هەڵۆ پێنجوێنی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرپرسی مەڵبەندی هەفتی نەیناوە سەردانێکی مەیدانیدا سەردانی ناوچەی ئازادکراوەکانی مووسڵی کرد و لەم سەردانیشیدا سەردانی بەڕێوەبەراتی پۆلیسی نەحەی نەمرودی کرد و لەگەڵ فەرماندەکانی هێزەکانی شێعبی کۆبەوە و وەرەبەرزی هێزەکانی عێراقیشی بزنرخان. پێشوازێکی زۆر گەرمیان لێکردین ئەمانە ئەو دۆستانن کە لە ڕابردوش هەر دۆستمان بوون و لە سەردەمی داعش ئەمانە بە هیچ جۆرە هاوکاری داعشیان نەکرد گوێ لە هەر کامێکیان ئەگری یا برای شەید کراوە یا کوڕی شەید کراوە یا ئامۆزای شەید کراوە بینیمانن چەند عەزابیان داون چەندیان لێ شەید کردوون چەندیان لێ ماڵوێران کردوون و ماڵتاڵان کردوون و ماڵسوتاو کردوون بەڕاستی زوڵم و زۆرێک کە ئەمانە ئەیجێڕنەوە مەگەر هەر تەنها لە دەستی داعش بێت و مەبەستی سەردانەکەمان نوێکردنەوەی پەیوەندیەکانمان بوو لەگەڵ کۆمەڵانی خەڵکی ئێرە و دامودەستگاکانی ئێرە. ئێمە وەکو یەکەتی نیشتیمانی کوردستان باڵپشتی خۆمان دەربڕی بۆ خەلکی ئەو دەڤەرە بۆ دامودەستگاکانی ئەو دەڤەرە خۆشحاڵیەوە زۆر پێیان خۆش بوو چێ وەکو خەڵک چ وەکو دامودەستگاکان و ئێمەش علاقەتێکی باشمان هەیە لە ئەو دەڤەرە هەر لە سەرەتای ساڵانی 2003ەوە. هەڵۆ پێنجوێنی لەلایەن بەرپرسی هێزەکانی عێراق و سەرۆک عەشیرەتە گوندەکانی کانی عەرامەی عەرەبەکان و خەڵکی ناوچەکە پێشوازی لێکرد هاتینیان بۆ جێگەی خۆشحاڵی هەمووان. تلبية للنداء المرجعية ئێمە لەسەر داخوازی فەرمانی مەرجعەتی بە ناوی حەشدی شەعبی و هێزی سی سەهلی نینەوە چوینە ناو دەڤەری گەیارە و دەوروبەریمان ڕزگار کرد. چوینە دەڤەری حاویە و سەلامیە و بە پشتیوانی هێزی عێراقی لەم شەڕەدا زۆر شەهید و بریندارماندا توانیمان 16 گوند ڕزگار بکەین. بسم الله الرحمن الرحیم. بەناوی خۆی گەورە و میهرەبان ئێمە لە نەحەی نەمرودین گوندەکانی کانی حرامە میوانی زۆر خۆشەویست بۆ ئێمە هاتووە کاک هەڵۆ پێنجوێنی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی زۆر پێخۆشحاڵ بوون بە هاتنی وی و کاک جەبار بەرپرسی یەکێتی نیشتیمانی گوندەکەش پێشوازێکی گەرمی لێ دەکات و سەردانکردنی شەڕەفێکی گەورەیە بۆ ئێمە. ئینشاڵڵا ئێمە هەمومان یەک دەست و یەک دڵ دەبین. پێخۆشحاڵین لە سەردانکردنی کاک هەڵۆ پێنجوێنی لای ئێمە ڕۆژێکی گەلێک خۆش بوو. ئەمڕۆژ بە ئازادیش دەژین ناوچەکەمان ئازاد کراوە. زۆر سوپاسی دەکەین ئامادەی خۆی دەربڕی کە گۆی لە داواکاری ئێمە گرت وەکو نوێنەرێکی گوندەکەمان بۆ گەیاندین ئیش و ئازارەکەمان بۆ لایەنی پەیوەندیدار. ماوەی 2 مانگە نەحەی نەمرود لەلایەن هێزەکانی عێراقی ئازاد کراوە و پاکراوەتەوە لە چەکدارانی داعش بۆ بەرزڕاگرتنی خەڵکی ناوچەکە و وەرەبەرزیەکانیان بەرامبەر داعش. هەڵۆ پێنجوێنی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەردانی نەحەی دی کرد.